یەکێک لەو ناوانەی کە دەبێت هەر قوتابیەکی زمانی کوردی بیزانێت قەناتێ کوردۆیە. ئەو کاریگەرترین زانای کوردناسیە لە سەدەی 20دا. بەهۆی کارەکانی ئەوەوە کوردناسی لە ناو ئەکادیمیای جیهانیدا شوێنێکی بەهێزتری گەرایەوە. بۆ کوردانی سۆڤیەت ئەو تەنیا زانایەک نەبوو، بەڵکو لە هەمان کاتدا مامۆستا، بڵاوکەرەوە و ڕێبەر بوو. ژیان و کۆچبەری قەناتێ کوردۆ کە بە ناوە ڕووسیەکەی قەنات کلاشێڤیچ کوردۆیێڤیچ دەناسرێت، لە ساڵی 1909دا لە گوندێکی نزیک شاری قەرس لە باکووری کوردستانی ئەو سەردەمە لەدایک بوو. بنەماڵەکەی وەک زۆرێک لە کوردانی ناوچەکە لە ساڵانی جەنگی جیهانی یەکەم و جینۆسایدی ئەرمەنەکاندا تووشی گەلێک سەختی بوون. بۆ ئەوەی لە جەنگ ڕزگاریان بێت، بنەماڵەکەی ناچار بوون کۆچ بکەن بۆ ئەرمەنستانی سۆڤیەت. کۆچبەریە بووە ڕووداوێکی وەرچەرخان لە ژیانیدا. قەنات لە سیستەمی پەروەردەی سۆڤیەتدا گەورە بوو کە تێیدا منداڵانی کەمینەکان دەیانتوانی بە زمانی خۆیان بخوێنن و دواتر بچنە زانکۆکانی پایتەخت. ئەو لە ئەریوان خوێندنی ناوەندی تەواو کرد و دواتر چوو بۆ لێنینگراد کە ناوەندی زانستە ڕۆژهەڵاتیەکانی سۆڤیەت بوو. هەڵکشانی ئەکادیمی لە لێنینگراد، قەناتێ کوردۆ چووە ئینستیتۆی زمانە ڕۆژهەڵاتیەکان لەژێر چاودێریی ئەکادیمیای زانستەکانی سۆڤیەت. مامۆستاکانی زمانناسی ئەو لە ناوە هەرە بەرزەکانی ئەوروپا بوون و ئەو بە مۆدێرنترین ڕێگەی زانستی پەروەردەکرا. زوو دەرکەوت کە ئەو نەک تەنیا قوتابیەکی باشە، بەڵکو لێکۆڵەرێکی ناوازەشە. دوای تەواوکردنی خوێندن بوو بە مامۆستا و دواتر پڕۆفیسۆر. لە ساڵی 1952دا کورسی بەشی کوردناسی لە لێنینگراد دامەزراند. ئەمە ڕووداوێکی مێژوویی بوو بۆ یەکەم جار. کورسیەکی ئەکادیمی بۆ لێکۆڵینەوە لەسەر زمانی کوردی تەرخان کرا. ئەم کورسیە تا ئێستاش یەکێکە لە ناوەندە هەرە گرنگەکانی کوردناسی لە جیهاندا. بەرهەم و لێکۆڵینەوەکانی قەناتێ کوردۆ لە ژیانیدا زیاتر لە 100 بەرهەمی نووسیوە. لێرەدا تەنیا ئاماژە بە هەندێک لە گرنگترینیان دەکەین. بەرهەمەکەی بە ناوی فەرهەنگی کوردی ڕووسی یەکەمین فەرهەنگی فراوان و زانستی نێوان کورمانجی و ڕووسی بوو. ئەو نزیکەی 20 ساڵ کاری لەسەر ئەم فەرهەنگە کرد و زیاتر لە 30,000 وشەی تێدایە. ئەم فەرهەنگە تا ئێستاش لەلایەن کوردناسانی جیهانەوە بە زۆر بە نرخ دادەنرێت. بەرهەمێکی تری ئەو ڕێزمان و فەرهەنگی زمانی کوردیە کە تێیدا بە شێوەیەکی بەراوردکاری لێکۆڵینەوەی لە هەردوو شێوەزاری کورمانجی و سۆرانی کردووە. ئەمە یەکەمین کاری بەراوردکاری سیستماتیکی هەردوو شێوەزارەکەیە و نیشانیدا کە ئەوان هەرچەندە جیاواز دەربکەون، دووڕووی یەک زمانن. کارێکی تری زۆر گرنگی قەناتێ کوردۆ چاپکردنی دەستنووسە کۆنەکانی کوردی بوو. بەرهەمەکانی مەلا مەحموودی بایەزیدی، هەندێک دەستنووسی ئەحمەدی خانی و چیرۆکە فۆلکلۆریە کوردییەکان بەدەستی قەناتێ کوردۆ لە ئەرشیفەکانی سانت پترسبۆرگ دەرهێنران و کرانە کتێب. بەم شێوەیە ئەو زنجیرەی زانستی نێوان نەوە جیاوازەکانی کوردی پاراست. مامۆستایەتی و میرات ئەوەی قەناتێ کوردۆ بێوێنە دەکات. تەنیا بەرهەمەکانی نین، بەڵکو قوتابیەکانیشیەتی. ئەو بەدەیان کوردناسی جیهانی پەروەردە کرد، هەم کورد و هەم بێگانە.
قوتابیانی ئەو ئەمڕۆ لە رووسیا، ئەرمەنستان، ئەڵمانیا، فەرەنسا و عێراق پرۆفیسۆرن و ئەم زنجیرە زانستییە بەردەوام دەکەن. ئەو هەروەها گۆڤارێکی ئەکادیمی کوردی دامەزراند و بۆ کوردانی سۆڤیەت پردێکی زانستی لەگەڵ نیشتمانی ڕەسەنیان دروست کرد. قەناتێ کوردۆ لە ساڵی 1985 دا لە لێنینگراد کۆچی دوایی کرد. بەڵام میراتەکەی هەمیشە زیندووە. گرنگی ئەو بۆ ئێمە لە سێ خاڵدایە: یەکەم، کوردناسی ئەکادیمی پێش ئەو لێکۆڵینەوە لەسەر کوردەکان زیاتر لەلایەن ڕۆژهەڵاتناسە نەکوردەکانەوە دەکرا، بەڵام بەهۆی ئەوە کوردناسی لەلایەن کوردانەوە دەستی پێکرد. دووەم، پاراستنی میرات، ئەو شتانەی کە ساڵانێکی زۆر لە ئەرشیفەکاندا خەوت بوون، ئەو هێنایە ناو ڕووناکی. سێیەم، پەروەردەکردنی نەوەی نوێ، ئەو نیشانیدا کە زانست تەنیا کتێب نییە، بەڵکوو گواستنەوەی زانیاریە لە نێوان مامۆستا و قوتابیدا. قوتابیانی زمانی کوردی، ناسینی قەناتێ کوردۆ ناسینی ڕووە جیهانیەکەی کوردناسیە. ئەو دڵنیاییمان پێدەدات کە زمانەکەمان، وەک هەر زمانێکی تری جیهان، شایستەی زانستی ئاستی ئەکادیمیە.